33 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕاگواستنی شاری قەڵاتزێدا کەچی تاوەکو ئێستا سیمای خاپوورکردن و وێرانی بە شارەکەوە دیارە. هاوڵاتیان دەڵێن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کەم تەرخەم بوون و گرنگی ئەوتۆیان بە شارەکان نەداوە و پشتگوێ خراوە لە ڕووی خزمەتگوزاریەوە. گەنجانیشی لە شارەکە کۆچ دەکەن بەهۆی بێکاری و نەبوونی دەرفەتی کار. دیارە قەڵازە ئێستا بەڕاستی ئاوڕێیۆک پێویستی نەدراوەتەوە. سیمای کاولکاری هەر پێوە دیارە. ئەنی بەڕاستیەکە سەیری حکوومەتی هەرێمی کوردستانیش دەکەین دەبینین قەڵازەی پەراوێز خستووە بێکار و کاسبیە بۆ گەنجان، ینی دەرفەتێکی هەلی کار نییە لە ڕووی مەعمەل و کارگە و لە ڕووی دامەزاندنی حکوومەتەوە. بەڕاستی ئەمەش هۆکارە بۆ ئەوەی کە گەنجان ڕوو لە دەرەوەی وڵات بکەن. بۆی کراوە بەڵام لە تەمەعی ئێمەدانە ئێمە زیاترمان دەویست لەبەروی بەراورد بە شارەکانی دیکە دەبوو لە ڕووی ئاودانکردنەوە حسەی زیاتریان بۆ قەڵەت دابین کردبا لە چاو شوێنەکانی کرد لەبەروی ئێرە خاپوور کرا شوێنەکانی خاپوور نەکرا بەڵام ئێستاش بجێ ئەوان لە قەڵاتزە زیاترە. قائیمی پشدەریش نایشارێتەوە و دەڵێت نەتواندراوە بایەخی ئەوتۆ بە شارەکە بدرێت و دوای 33 ساڵ دیمەنی وێرانی و پەراوێزخستن بە ڕوخساری هاوڵاتیان و شارەکەوە دیارە. دەڤەری پشدەر و قەڵازێ بە شێوەیەکی گشتی بە هەموو دەڤەرەکە ئێساش وێرانی بە دیمەنی شار و بە ڕوخساری خەڵکەوە دیارە بەداخەوە کە تا ئێستا نەتوانراوە ئەوەی کە پێویستە بۆ گەشە پێدانەوەی یا بۆ دروستکردنەوەی ناوچەیەکی وێرانکراو نەتوانراوە لە سەردەمی دەسەڵاتی خۆماڵی کوردیدا نەتوانراوە ئەو ئاوڕزدێ لەو مەنتیقەیە بدرێتەوە بۆ ئەوەی خەڵکەکە جارێکی کە هەست بە ئاسوودەی بکات و پیان وابێ کە ئەوەی کە بەسەریان هاتووە بووە بە بەشێک لە ڕابردوو ئێساشی لەگەڵدا بێ هەر لەگەڵ ئەو وێرانەیە لەگەڵ خەڵک لەگەڵ شارەکان لەگەڵ ناحیە گوندەکانی دەژی. جادەی 60 مەتری قەڵاتزێ و بەنداوی دڵگە و پردە هەڵواسراوەکەی دەواازەی قەڵاتزێ و پرۆژەی ئاوی خاس دیارترین ئەو پرۆژانن کە حکوومەتی هەرێم لە دەڤەری پشدەر پشتگوێی خستوون. لە دوای 33 ساڵ لە ڕاگواستنی شاری قەڵاتزێ لەلایەن ڕژێمی بەعسەوە هاوڵاتیان نیگەرانن لە خەمساردی حکوومەتی هەرێم کە ئاوڕی پێویستیان لە شارەکە نەداوەتەوە. لە دەڤەری پشدەرەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.